کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، زۆر خوشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر هاتوومەتە خزمەتتان لە بەرنامەیەکی تری دیالۆگدا. ئازیزان، بەشێکی زۆر لە چەپ لە ئاستی دنیا هەڵسوکەوتی جیاوازەکە بەرامبەر بە یەکتر. کلۆنیالیزم یا داگیرکەری چەندێک تەسیری لەسەر ئەم چەپانە هەیە. بۆ ئەو چەپانەی کە هەمان کات پیرۆباوەڕی مارکسیستیان هەیە، بەڵام بەنسبەت چەپەکانی وڵاتانی داگیرکراوەوە هەڵسوکەوتی جیاوازەکەن. لەم بابەتەوە ئێمە داوەتمان کردووە لە یەکێک لە کەسانی زۆر زانا لەم بابەتەوە کە لێکۆڵینەوەی زۆری لەم بابەتەوە کردووە و تازەیی نووسراوێکی نووسیوە کە دواتر پێشکەشتانیەکەن. بەڕێز پێشرەو محەممەد، کاک پێشرەو بەخێربی بۆ بەرنامەی دیالۆگ. زۆر سپاس. کاک پێشرەو، با من پێناسەیەک لە ئێوە بڵێم. کاک پێشرەو محەممەد لە دایکبووی ساڵی 1970 زاینیە لە شاری سلێمانی، یا لە باشووری کوردستان نازانمەوە خەڵکی سلێمانی؟ باشووری کوردستان. بەڵێ، باشووری کوردستان. دانیشتووی برلینە و نووسەر و لێکۆڵەرە لە بواری تۆری ڕخنە و فکری مارکسیستی، خاوەن چەند کتێبی نووسراوە و لە بواری مارکسیزم و تۆری هونەر، مارکسیزم و تۆری فیلم، مارکسیزم و تۆری مارکسیستی مێژوو، چەند کتێبی لە زمانی کوردیەوە بۆ زمانی کوردی وەرگێڕاوە و لەوانە مانیفستی پارتی کۆمونیست کە مارکس و ئەنگلز داڕشتووە. هەروەتر دەواازەیە بۆ ڕخنەی ئابووری سیاسی نووسراوەی کارل مارکس، بەشداریدان لە ڕخنەی فەلسەفی مافی هێگەل کارل مارکس نووسێتی و چەند کتێبی دیکە کە پێشرەو نووسیوێتی. کاک پێشرەو، ئێوە لەم دوایانە نووسراوەیەکتان نووسیوە لە بابەت کلۆنیالیزمەوە و زۆر لە پێدا چوونەتەوە لە بیدایەتەوە کە نەتەوەهای ژێردەست لە چه ئاسیەکان بەرامبەر بە نەتەوەی باڵادەست و لەو بابەتەوە زۆر قسە کراوە. من پێم خۆشە لە بیدایەتەوە بڵێم کە ئەو پرسیارەتان لێ بکەم کە ئایا مافی دیاریکردنی چارەنووس مافێکی ڕەوایە بۆ نەتەوەی ژێردەست، یا ئەگەر کرێ بە شێوەیەکی تر ئەو مشکلە حەل بێت؟ لە ڕاستیدا چەپەکان بە درێژایی مێژووی 150 ساڵی ڕابردوو لەسەر و پرسە دابەش بوون، هەتا لە ناو بەرەی چەپی ئەنتەرناسیۆنال و چەپی ڕادیکاڵیشدا. دوو ڕوانگەی جیاواز هەبووە کە یەکێکیان بڕایوە بۆ دابەشبوونی دەوڵەتە گەورەکان بۆ سەر دەوڵەتی بچووک بچوو یان بۆ سەر نەتەوەی بچووک بچووک ئاسانتر ڕێگا خۆش دەکەن ئیمپریالیزم هەژمونی خۆی بکاتە سەریان داگیرکاری زیاتر ڕوودا. ئەگەر بێتەوە دەوڵەتە بچووکانە لە یەکەیەکدا یەک بگرن، ئەو کاتە ئاسانترە بۆ ئەوەی کە بتوانن بە یەکگرتووی بەرپەرچی یان وەڵامی هەر هێرشێکی ئیمپریالیستی بدەنەوە. ئەمە لە ڕوانگەی سیاسیەکەیەوە. لە ڕوانگە ئابوووریەکەشەوە بۆ نمونەی پۆڵەندامان هەیە کە ڕۆزا لوکسمبۆرگ پێی وابوو ئابووری پۆڵەندا ناتوانێت لە دەرەوەی ئابووری رووسیا گەشە بکە. لەبەر ئەوە پۆڵەندا خۆبەخۆ خاوەن هیچ گەشە سەندنێکی ئابووری نییە، هەتا ئەمەی لە تێزی دکتۆراکەشیدا پشتڕاست کردوێتەوە. بەبێ گەشەی ئابووری رووسیا پۆڵەندا توانای نەبەڕێوە بردننی سربەخۆیی نەتەوەی خۆی هەیە، نەتەنانە دەتوانێت کۆمەلگایەکی سوسیالیستیشدا بمەزرێنە. ئەمە لەلایەکی دیکەوە بەشێک لە مارکسیستە نەمساییەکان هەبوونیانەوەی مارکسیستی ناو ئیمپراتۆریەتی هەنگاریە نەمسا هەبوون، ئەوان جەختیان لەسەر ئۆتۆنۆمی کولتوری دەکردەوە لە ناو هەموو نەتەوەکان ناو ئیمپراتۆریەتی نەمسا هەنگاریە بڕوایان بەوە دەبوو خاوەن سربەخۆیی یاخود ئۆتۆنۆمی کولتوری بن. هەموو مافە کولتوریەکانیان هەبێ، بەڵام لە رووسیا سیاسیەوە لە چوارچێوەی ئیمپراتۆریەتی نەمسا هەنگاریادا بمێنم تیۆرانە هەتاکو 1940 یاخود بڵێن هەتاکو ڕوخانی ئیمپراتۆریەتی نەمسا هەنگاریا گەشەمانەوە، چونکە لە دوای ئەوەی تر ئیمپراتۆریەتە کەوت بەسەر نەتەوەی جۆرا جۆردا دابەش بوو.
دەوڵەتی جۆراجۆر و بچووک و گەورەی لێکەوتەوە. ئەمە لەلایەکی دیکەوە لە هەڵوێستی چەپەڕ مارکسیستە ڕووسیەکان یان چەپە ڕووسیەکان بۆکو کاتیگۆریەکی گشتیتر ئەگەر بڵێن ئەمانیش دابەش بوون بەسەر چەند بەڵێ پێشەوە بۆ خۆی مارکس لەم بابەتەوە چونکی ئەگەر بگەڕینەوە بۆ دواوە چەپە ڕووسیەکان زیاتر باوەڕەکانیان لە مارکسەوە وەرگتووە. مارکس لە بابەت مەسەلەی نەتەوەەوە نووسراوەیەکی هەیە لەسەر کێشەی ئیرلند لەگەڵ بریتانیا. لەو بابەتەوە ئەگەر بە کورتیەوە لە نووسراوەکەشتا ئاماژتان پێ کردووە پێشتر ئەوە باس جابچینە سەر چەپی ڕووسیا. زۆر چاک. مارکس وەکو خۆی سەردەمی مارکس سەردەمێکی جیاوازتر بوو. مارکس وەکو خۆی هیچ تیۆرەیەکی یەکگرتووی سەبارەت بە پرسیینەتەوەیدا نەڕشتووە. ئەوەی لێنین کردوویەتی یاخود ئەوەی بۆ نمونە ئۆتۆباوە لە نەمسا کردوویەتی یان ئەمە یۆزف شتخاسە یان ڕۆزا لۆکسمبۆرگ یان لێنین یان ستالین تەنانەت لەناو مێژوی مارکسیزمدا ئەنجامیانداوە. مارکسە دەرفەتەی نەبووە بە هەر هۆیەک بێ، بەڵام ڕوانگەی خۆی بۆ ئەم پرسە لێرە و لەوێ داڕشتووە. مارکس هەتاکو نەچوو بۆ بریتانیاش دەکرێت یاخود بەمانایەکی دیکە بیڵێن شۆڕشی یان شەڕی ناوخۆیی ئەمریکا مارکسی هاندا بیر لە مەسەلە ناوخۆیەکانی گروپ و ئەتنیک و نەتەوە جیاوازەکانی ناو کۆمەڵگاکان بکاتەوە. هەتا پرسی حکمی بریتانیاش لە هیندستان سەرەتا مارکس بە هیچ جۆرێک وەهمی بەوە نەبوو کە بریتانیا توانێت پێشکەوتویی بۆ هیندستان بێنێ، بەڵام بڕای وا بوو کە ئەو پرۆلیتاریایی بەهۆی گەشەی سەرمایه‌داری و شۆڕشی پیشەسازی لە بریتانیا سەری هەڵداوە بردننی تەکنیک بۆ هیندستان لە هەنگاوی یەکەمدا دەبێتە هۆی ئەوەی کە پرۆلیتاریایی مۆدێرن وەک چۆن لە بریتانیا بەرەم هاتووە لەوێش بەرهەم بێ و پاشان نەکرد سیستمی کۆلۆنیالیستی بەڵکو سیستمی سەرمایه‌داریشی بەسەردا قڵب بکاتەوە لە ناوی بەرە. بەڵام دوجار گەشت بۆ دەرەنجامە نەخێت. بریتانیا هینی نییە، بریتانیا ناتوانێت تەنانەت هیچ پێشکەوتنێک بۆ هیندستان بێنێ، بەڵکو ڕێگاش لە گەشەی خۆبەخۆ و هێواشی هیندستان بەرە و پێشکەوتویی دەگرێت. تەنانەت دەگا بۆ دەرەنجامەی بڵێت حکمی بریتانیا لە هیندستان 100 ساڵ پێشکەوتنی کۆمەڵایەتی وڵاتی بەرە دووەوە گەڕاندەوە. ئەمە لەلایەکی دیکەوە لە کاتێک بۆی دەردەکەوێت کە جیاوازی لە نێوان کرێکارانی بریتانی و کرێکارانی ئیرلندیدا هەیە، ئەو دروشمەی کە لە کرێکارانی جیهانیە گرن دەزانێت بەم ئاسانیە بەدینایە، چونکە کرێکارێکی ئیرلندی کە لە بریتانیا ئیش دەکات یان کرێکارێکی ئیرلندی لە دبلین ئیش دەکات یان لە هەر شوێنێکی تر یەکسان نیە بە کرێکارێکی بریتانی کە لە لەندەن یان لە هەر یەکێک لە شارەکانی دیکەی بریتانیا کارکە. لەبەرەوە پێویستە ئەم دوو کرێکارە یەکەم جار وەکو پرسی سەربەخۆی یەکسان من ئینجا داوای یەکگرتووی بکەن. مارکس بۆ خۆی بە ئاسانی دەڵێت ئەگەر نەتەوەیەک نەتەوەیەکی دیکە بچۆسێنێتەوە بەبێ گومانە و نەتەوەی خۆی زنجیرەکانی کۆیلەتی خۆی بەرهەم دەێنێمە. بەس لەوەیە کە پرۆلیتاریای ئینگلیزی هەتاکو نەتوانێت بەرگری لەسەر بەخۆی ئیرلندا بە هەموو مافە ئۆتۆنۆ کولتوری سیاسی ئابوووریەکە سربەخۆیی ئابووری و کولتوری سیاسی ئیرلندیەکان نەکا ناتوانێت دژی حکمی ناوخۆی خۆشی بجەنگە. لەبەر ئەوە داگیرکاری یا خود باڵادەستی حکومەتێک بەسەر وڵاتێکی دیکەدا هەمیشە حکومەتی ناوەندی بەهێزتر دەکات. هەر کاتێکیش حکومەتی ناوەندی بەهێزتر بوو ئامرازەکانی سەرکوتیدا زیاتر دەبن، ئامرازەکانی سیستەم زیاتر دەبێت. بەڵێ ئەوە سەرمایه‌داریە، ئەوە بۆرژوازیە کە ئەو زڵمە ئەکا یا ئەو داگیرکاری کردووە. چینی کرێکار بۆ جۆرەوە مارکسەڵە هیچ قازانجێکی نییە لەو داگیرکاریە، بۆ لەم بێنە ئەبێت چینی کرێکار ئەو بڕیارە بدایاک و ئەو دروشمە بدات کە چینی کرێکاری وڵاتی داگیرکەریش حەقی خۆیەتی بە دەوڵەتی سەربەخۆ پێک بێنێ. مەبەستمەوەیە زوڵمەکە لە لایەکی ترەوە کرێ، بەڵام داخوازیەکە لە چینی کرێکارە کرێت. مارکس داخوازەکە لە چینی کرێکار ناکە، مارکس داوای پشتیوانی و هاوپشتی چینی کرێکار دەکات لەو مەسەلە، نەک ئەوەی کە چینی کرێکار بێت دەوڵەتی نەتەوەییدا بمەزرێنێ. بە پێچوانە مارکس داوا لە مەبەستەکەی مارکس بە سانایی ئەوەیە کە کرێکاری بریتانی و کرێکاری ئیرلندی لە هەردوو حاڵەتەکەدا ناتوانن لە ناو فۆرمێکی داگیرکاری کۆلۆنیالیستیدا دژی فۆرمەکانی سەرمایه‌داری بجەنگن، چونکە هەمیشە لە ناو پرۆسەی داگیرکاریدا ئامرازەکانی سەرکوت بەهێزتر دەبن.
نەکرد ئەو ئامرازەکانی سەرکوت زۆر بەهێزتر دەبن، ئامرازەکانی دڕندەیی و ئامرازەکانی بەرەمهێنانی وێنەی دوژمن زیاتر دەبێت لەبەر چاوی هەمیشە دەوڵەتە سەردەستەکان کرێکارانی نەکرد کرێکاران کۆی گەلە ژێردەستەکانیان وەکو دوژمنانی کرێکاری وڵاتی سەردەست پیشانداوە وەک چۆن دەگوترێت کە ئەمڕۆژ تەنانەت پەنابەرانیان کۆچبەران کە دێن بۆ ئەوروپا بە تایبەتەوەی گوتاری ڕاستڕەوەکانە دێن بۆ یەکە کاریەکانی ئێوە دەدزن لەبەرەوە وردە لە ڕووی گوتاری پۆپۆلیستیەوە کرێکارانی وڵاتانە هاان دەدەن دژی کۆچبەران بوەستنەوە بۆ مانایە کرێکاران حکومەتی سەردەست یان حکومەتی باڵادەست دەوڵەتی باڵادەست کرێکارانیش دەکاتە هاوپەیمانی خۆی لە سەرکوتکردنی زیاتری گروپە ژێردەستەکان بۆیە مارکس دەڵێت لێرە بۆ ئەوەی کە چینی کرێکاری بریتانی بتوانێت زنجیرەکانی خۆی بپسێنە پێویستە هەم پشتیوانی لە هەموو مافەکانی ئیرلندا بکە لە پاڵ کرێکارانی ئیرلندیشەوە بوەستێ لە دژی حکومەتەکەی خۆی ئەگەر بەسەر بەخۆیش کۆتایی پێبێ لەو حاڵەتەدا کە ئەو کاتە دەردەکەوێت کە کرێکارێکی ئیرلندی دژمنی کرێکارێکی بریتانی نیە ئەوەی دژمنی کرێکارە بریتانیەکەیە ئەم هێزی دەوڵەتە سەردەستەیە کە بە کۆلابۆریشن و هاریکاری لەگەڵ بانکەکان و خاوەن بانک و سەرمایه‌دار و خاوەن کارگەکاندا چینی خوارەوەی کۆمەڵگا دەچەوسێنەوە لەبەر ئەوەیە سربەخۆبوونی ئیرلندا هەم یەکسانی نێوان دوو چینی کرێکار دروست دەکەوە هەم ئەو وێنەی وەهمیەش دەکوژێنێتەوە کە گوایە کرێکارێکی ئیرلندی دوژمنی کرێکارێکی بریتانیا هەتا ئەو یەکسانیە دروست نەبێ ئەم وێنەی دوژمن و دروستکردنی داستاتشینی وێنەی دوژمن بۆ یەکتر بەردەوام دەبێت با بینە سەر رووسیا وڵاتی رووسیای ئەو کاتە پێش لە شۆڕشی 1970 فرەنەتەوە بوو و رووسیا بەپێی هێزی ئەو کاتەی کە لەلایەن تزارەوە بەشێکی زۆر لە وڵاتانی داگیر کردبوو بۆ هەر بۆ بۆنەوەی شەوەیە کە لەنی نەبێ بە ئۆستادی یا بێ بە مامۆستای بیرۆکەی ڕزگاری نەتەوەکان لەم بابەتەیشەوە نمونەی فینلەند و پۆڵۆنیا هەیە زەحمە نەبێ لەم بابەتەیشەوە دیارە تەبعەن ئەو کاتە هەم ترۆتسکی هەم ڕۆزا لوکزامبورگ و دواتریش ستالین لەگەڵ ئەو بیرۆکەی وا لەنین داڕشتە بوو تۆزێک ناکۆک بوون ئەگەرەکرێت لەو بابەتەیشەوە فەرموو تەوزیحاتێکمان بوو وەکوتم ڕۆزا لوکسمبۆرگ هەڵوێستێکی ڕوونی نەبوو هەڵوێستەکەی ڕوون بوو سەرەتا کە ئەوەی پۆڵندا دەبێت لەگەڵ رووسیا بمێنێتەوە بەڵام دوایی کە دەگیرێت لە 1916 کە نامیلکەی ژۆنیوس دەنووسێت هەڵوێستەکانی خۆی تۆزێ دەگۆڕێ هەتا لێنینیش ستایشی دەکات چونکە ڕۆزا لوکسمبۆرگیش دێتە پای ئەوەی کە لەژێر هەژمونی قەیسەریەتی ڕووسیادا یاخود ستەمکاری ڕووسیادا پۆڵەند کرێکاری پۆڵەندی دەرەنجامی یان ئیمکاناتی ڕزگاربوونی نییە چونکە هەمیشە ئامرازەکانی سەرکوتی ڕووسیا لە بەسەر پۆڵەنداوە گەورەترە وەک لەوەی کە چینی کرێکاری پۆڵەندا لە دژی حکومەتە ناوخۆیەکەی خۆی بجەنگێ ترۆتسکی لە بەرامبەردا هەڵوێستێکی ڕوونی نەبوو هەڵوێستەکەی ترۆتسکی وەکو گوڵچین وە بوو واتە تێکەڵەیەک بۆ لە کولتوری و لە ئابووری و هەتا دوای ئەمانە ئۆتۆنۆمی ئەمانە بووە بەڵام لە 1970 بە دوایی تر کە شۆڕش ئەنجام دەدرێت دێتە پای تیۆرەکەی لێنینەوە لەبەرەوە پێم وایە هەڵوێستی ترۆتسکی ئەولەویەتی نییە باسیکەین ستالین دەمێنێتەوە لە 1930 کە وتارەکەی دەنووسێت لێپۆڵینەوە بە ناوبانگەکەی بەنای مارکسیزم و پرسیینەتەوەی لەسەر خواستی لینین دەینووسێت بەڵام لینین هەرزوو فەرامۆشی دەکات چونکە ستالین کۆی دیاردەی نەتەوەیی کور دەکاتەوە بۆ نەک دیاردەیەکی مێژوویی لە مێژوودا وەکو گروپی کۆمەڵایەتی دروست بوو بێ بەڵکو کورتی دەکاتەوە بۆ دیاردەیەکی سایکۆلۆژی لەبەرەوە تێزەکەی ستالینیش کە دەبینین لە سەردەمی حکمی خۆیدا بە تەواوی دەکەوێتەوە سەر ئەوەی کە تەنانەت بەشێکی پۆڵەنداش بگرێتەوە بەڵام لێنن دەڵێت ڕزگاری نەتەوەیی بریتە لە ڕزگاریەکی سیاسی بۆ مانایە نە ئۆتۆنۆمی سیاسی نە ئۆتۆنۆمی کولتوری یەکسانی نێوان دوو کۆمەلگا بۆ یەکتر نایەنێ هەڵبەت لینین و ترۆتسکی لەبیریان نەکرد بوو پێشتریش کە بڵێن رووسیا زیندانی گەورەی نەتەوە جیاوازەکانە یعنی هەردووکیان ئەمەیان بە فراوانی گوتووە
کاتێکیش لە 1950 نامیلکەی مافی چارەی خۆنووسینی نەتەوەکان دەنووسێت لێنن بۆ ئەوەیە کە لەلایەکەوە ئەو زیندانی گەورەی نەتەوانێت تێک بشکێنە کە ڕووسایە لەلایەکەوە کۆتایی بە هەژمونی جەنگ بێنێ لەلایەکی تریشەوە بتوانێت ڕێگا بۆ بدا کە نەتەوەکان بە ئازاد کۆمەڵگاکان بە ئازادانە بڕیار لە چارن هەڵبژاردننی چارە نووسی خۆیاندا هەڵبەت لێنینەوەی دەزانی کە پۆڵندا یان فنلەندا ڕزگار ببێ چینی کرێکار دەسەڵات بەدەستەوە ناگرێت لەو ئەوەی ڕابەرایەتی سربەخۆیی دەکات چینی کرێکاریان پرۆلیتاریانی بەڵکو بۆرژوازی نەتەوەی ناسیۆنالیستیە ئەمشی ێزانی و ئەمەشی لە هەموو شوێنێکدا باس کردووە بەڵام دوجار هەر ئەوەی کە بۆرژوازی لە پۆڵندا دەسەڵات بەدەستەوە دەگرێنە کرێکار بیانون نییە بۆ ئەوەی کە دەبێت پۆڵندا هەر لە ژێر پۆڵندا فنلەندا هەر بەژێر دەستەیی بمێننەوە تۆ لی گەڕێ ڕزگار ببێ بڕیار لە چارە نووسی خۆیدا بە پرۆلیتاریای ئێوە اینجا ئەم پشتیوانی لە پرۆلیتاریای ئێوە دەکەین لە دژی دەوڵەتە سەردەستەکەی خۆی ڕابپەڕێ هەر ئەوەی کە هەرو کاتە داوای لێبردن لە یەکەم هەرو کاتە سوسیال دموکراتی پۆڵۆنیا لە نامەیەکە کە بۆ لێنینی نووسی هەروەدان لە کتێبی مافی دیارەکردنی چارە نووسەکە نووسیوێتی لێنی نووسیوێتی ئەوان لەسەر و باوەڕن بۆ ئەوەی بتوانن هاوپشتی سەراسەری چینی کرێکار بەگشتی لە رووسیە و لە پۆڵەنا ڕابگرن ئەوان نانەوێ ینی ئانەوێ هەر لە چوارچێوەی رووسیا بمێنەوە بۆ هاوپشتیە بەردەوام بێت و هێزێکی چینی کرێکاری زیاتر گەورەتر پێکەوە ئەتوانێت بە مافەکانی بگا هەتاکۆ جیابێتەوە و کاتە لەو بابەتەوە لێنین پیانەڵێکە مافی جیایی بۆ خۆی هاوپشتی پێکێنێت شتێکی بۆ شێواڵێت وانە بەڵێ دقیقاً ئەمە ڕازگۆیی لە بینی کۆمەڵگاکاندا دروستەکان متمانە لە بینی کۆم بەڵام دوجار ئەوەی سوسیال دیموکراتی پۆڵندا بۆ لێنینیان نووسی ئەمە دەبێت بپرسین یعنی ئایا خواستی سوسیال دیموکراتی پۆڵندا خواستی هەمووی کۆمەلگای پۆڵندا بوویان خواستێکی ئایدۆلۆژی حزبێکی دیاریکراو بووە کە ئەوەی لەگەڵ رووسیا بمێنێتەوە هەموو کۆمەلگای پۆڵندا بریتینە بووە لە کۆمەلگایەکی پرۆلیتاری یەکە و چین و توێژی جۆراوجۆر لەو کۆمەلگایەدا هەبووە داواکاری حزبێک گوریتی نییە لە داواکاری کۆی کۆمەلگا وەک چۆن لەناو کۆمەلگا ئێرانیشدا یاخود لە عێراقیشدا ئێمە حزبی جۆراوجۆرمانەیە داواکاریەکانی کۆمەڵە بۆ لە ئێران لەگەڵ داواکاریەکانی حزبی دیموکرات و حزبەکانی دیکە جیاوازترە حتمما یەک جۆر داواکە ناکرێت بۆ نمونە داواکاری حزبێکی کۆمۆنیستی ئێرانی بە ناوی گروپە ژێردەستەکانیان گروپە نەتەوەیەکانی دیکە قسە کا بڵێ ئێمە دەمانەوێت لەگەڵ ئێران بمێنینەوە یان بۆ نمونە دیموکرات بڵێ ئێمە لەگەڵ ئێران نامانەوێت بمێنینەوە یان ئۆتۆنۆمیمان یان ئەوەی استراتیژەی کە هیندای ڕشتۆ قاسم لەو مەسەلەی ئۆتۆنۆمی ئایا هەموو کوردی ئێران هەموو کوردی ڕۆژهەڵات ئۆتۆنۆمی دەوێت یان هەموو کوردی ڕۆژهەڵات دەوێت لەگەڵ ئێران بمێنێتەوە ئەمە یعنی خواستێکی حزبیەتە ئەوەی خواستی کۆمەلگاکە بێت لێنین دەڵێت بە زۆر بە سانایی زۆر بە ئاسانی دەڵێت با کۆمەلگا ڕیفراندۆمێکی دیموکراسی ئازادانە بکات لەو ڕیفراندۆمەدا زۆرینەی دەنگ بڕیا دەدات لەگەڵ کێدا دەمێنێتەوە هەر ئەوەش بوو کە متمانەیە لە 1950 کە تێزەکەی دەنووسێت لە 1970 جێبەجێ دەکات یعنی ئەوەشە کە متمانەی شۆڕشی کۆمۆنیستی بۆ جیهانیش دەسەلمێنێکە ئەمە ڕازگۆیی ڕابەران و یان ئایدۆلۆژیای کۆمۆنیستیە کە ڕازگۆن لەگەڵ ئەفکارەکانی خۆیاندا نەک ئەوەی لە پەیمانی لۆزان و لە پەیمانی سێڤردا لە مەسەلەی دابشکردنی دەوڵەتی عوسمانی کرا جارێک بەڵێنیاندا دەوڵەت بە کووردا دەمەزرێن جارێک بەسەر 4 وڵاتدا دابەشیان کرد ئەمە جیاوازە لەبەرەوەی کە ئەوەی کە لێنێن وڵاتە کار وڵاتی ئێران لەو جزئی هەر هەبوو بەڵام بەسەر سێ وڵات خۆی لەگەڵ هێنیش لەگەڵ ئەوەی تورکیای ئێستاشدا بە ئەوەی کە هەرێمی کوردستانە خۆی هەر ئەو کاتیش سلێمانی لێ بترازێ کە ڕاستە سنجەق بوو بەڵام وەکو هەژمون لەژێر هەژمونی نزیک لە هەژمونی ئێرانەوە بوو بەڵام مەبەسم لەوەیە کە بە فەرمی دانی پێدانرا ئەمانە 4 دەوڵەتی نوێن بەو جوگرافیا تازەوە لە هێزە ئیمپریالیستە تازەکان یعنی نەخشەکەیان کێشە کە نەخشەیان کێشەوە ئیتر ئەمە هێزە ئیمپریالیستە براوەکانی جەنگی یەکەمی جیهان ئەمە ئەو نەخشە جوگرافیەکە کۆمەڵی گەلانیش لە داهاتوودا دانی پێدادەنێکەوەتە مەسەلە پێشتر دابشکاری نەبوو بەڵام ئەو 4 چێوانە کە دروست کران ئێستا دەری دەخەکە ئەمە جۆرێکە لە دابشکاری کە
کۆی کۆمەلگا کوردەکانیشی یان کۆمەلگا ئەرمەنی و کۆمەلگا ئازەربایجانی و کۆمەلگاکانی دیکەشی لە یەکتر دابڕی لەبەرەوەیە لێنین زۆر بە ئاسانی بڕای بەوە هەبوو کە بۆ بەدیهێنانی خواستی یەکگرتووی پرۆلیتاری پێویستە کۆمۆنیزم یان بەلشەڤیەکان بەڕەسمی دان بە سربەخۆیی ئەو گەلانەدا بنێن کە داوای جیابوونەوە دەکەن یان لەگەڵ ئەو گەلانە کارکەن کە دەیانەوێت لە ناو فیدراسیۆنی سۆسیالیستی رووسیادا بمێنەوە زۆرێک لەوان هەندێک لەوان لە دەوڵەتانمانەوە یان کۆمەلگاوانی ترمانەوە فنلندا و پۆڵندا بە ئاسانی جیابوونەوە هەرەوەش بوو خۆی پۆڵندا و فنلندا بە هاوپەیمانی سوپای سپی یان سوپای ئیمپریالیستی پەلاماری سۆڤێتیشیاندا هەتا تەنانەت لە لینینیش دەپرسن خۆتۆ ئەمە دەزانی ئەمە پرۆلیتار دەسەڵات بەدەستەوە ناگرێ بەڵکو ناسیۆنالیستە ڕاستڕەوەکان دەسەڵات بەدەستەوە دەگرنەوە هێرشیان کردەوە سەرێکێتی سۆڤێتیش لینینەوە کاتەش پشیمان نابێتەوە لەو هینەدا چونکە ئەمە تاکتیک نەبوو مە استراتیژی کۆمۆنیستی بوو زۆرێک لە چەپەکانی ئەمڕۆ بۆ بێئاعتیبارکردنی پرسی ئازادی دیموکراسی بۆ کۆمەلگایەکی بۆ کۆمەلگایەکیان بۆ خەڵکێک لە کۆمەلگایەکدا بۆ گروپێکی مرۆیی بەوە بێئاعتیبار و بێمتمانە دەکەن کە ناو لە پرۆژەکەی لەنین دەنێن پرۆژەیەکی تاکتیکی بۆ ڕزگاربوون لە جەنگ و بردنەوەی شۆڕشی ئۆکتۆبەر بەڵام پێچەوانەوە ئەوەی لێنندایڕژ بە هیچ جۆرێک تاکتیک نەبوو استراتیژ بوو استراتیژی کۆمۆنیستی بوو ڕاستە استراتیژی کۆمۆنیستی بریتە لە شۆڕشی سۆسیالیستی ئینتەرناسیۆنال بەڵام شۆڕشی سۆسیالیستی ئینتەرناسیۆنالیش بەبێ بڕیاری ئازادانەی دیاریکردنی چارەنووسی خۆت بەدی نایەت یعنی تۆ ناتوانانی سۆسیالیزم بە تۆپ و تیارە و هەلیکۆپتەر بۆ وڵاتان بەری ئەوەی ستالین دەیویست بیکات کەواتە تۆ بە چی سۆسیالیزم یعنی هەژمونی سۆسیالیستی لە جیهاندا بڵاو دەکەیتەوە بۆ ئەوەی کە تۆ ئازادانە داوا دەکەی خەڵک بەشداری تێدا بکەن نەک ئەوەی بە تۆپ و تیارە و بە سەرکوت و بە پۆلیس و میان پۆستالی عسکەری تۆ سۆسیالیزم بۆ وڵاتان بەری کامەیانە لە بابەت مەسەلەی کولۆنیالیزەوە بەگشتی ئێوە لە نووسراوەکەشتانە ئاماژتان بەوە کردووە کە کولۆنیالیزم زۆر هەوڵەدا کە لە باری ئابووریەوە وڵاتی ئەو وڵاتی وا داگیری کردووە هەروە گەشەی تیان نەبێت چ گەشەی ئابووری چ گەشەی کولتوری و زۆشتی تر ئەمە وردە وردەوای لەیەکە ئەو وڵاتە هەمیشە زۆر پایبند بێ یا چۆن بڵێم پایبند نات زۆر وابەستە بێت وابەستە بێ بە وڵاتی کولۆنیار یا بە وڵاتی وا داگیرکەرە لەم بابەتیشەوە پێم خۆشە ئاماژە بۆ بکەن چونکی ئێمە کە دوایی دینە سەر مەسەلەی کوردستان ئەوە زۆر بەڕوونیە بینین ئەگەرکرێ لەم بابەتیشەوە تۆزیحاتێکی زیاتر بدەن خۆی یەکێک لەو کێشانەی بەشێکی زۆری چەپەکانی دنیا تێکەوتون پرسی کۆلۆنیالیزمیان فرامۆش کردەوە لە ناو پرسی ئیمپریالیزمدا تواندویانەتەوە چونکە پرۆسی ئیمپریالیستی پرۆسی کۆلۆنیالیستی دوو پرۆسی جیاوازن هەڵبەت ئیمپریالیزم بەبێ کۆلۆنیالیزم بوونی نییە بەڵام بەو مانایە نایەت مادەم ئیمپریالیزم هەیە تۆ دەبێت پرسی کۆلۆنیالیزم فرامۆشکەیت بەشێکیش لەوانەی ئەم تێزانەیاندا ڕشتووە لە ڕاستیدا کۆلۆنیالیزم فرامۆشکەن لە ڕاستیدا دەگەڕێتەوە بۆ چەپی ئەو وڵاتانەی تێیدا وڵاتەکەیان فرەنەتەوە بووە یان کۆمەلگاکەیان جا بە کۆلۆنیالیستی بوو بێ یاخود بە هەر جۆرێک لە جۆرەکان یان بە داگیرکاری بوو بێم کۆمەلگای بۆتە کۆمەلگایەکی فرەنەتەوە نەتەوە و زمان و کولتوری جۆراجۆر تێدا بوو بۆ دابەشنەبوونی ئەم وڵاتانە ئەم تێزەیان داڕشتووە کە کۆلۆنیالیزم بکرێتە قوربانی خەباتی ئیمپریالیستی لەبەرەوە خەباتی ئەنتی کۆلۆنیالیستی هەمیشە وەکو خەباتی وەکو هاوپەیمانی لەگەڵ ئیمپریالیزم سیرکراوە یان وەکو جۆرێک لە ناسیۆنالیزە بوون یان ناسیۆنالیزمی بە ناسیۆنالیست بوونی چەپ سیرکراوەگەر بگەڕێنەوە بۆ مارکس و هەر لە سەرمایە مارکستا زۆر بەڕوونی باسی لەوە کردووە کە کۆلۆنیالیزم لۆژیکی سەرمایەداریەوە تا سەرمایەداری بەبێ داگیرکردنی وڵاتان جا لە ژێرناوی بازاری ئازاد و کردنەوەی بازاری گەورەتردا بێت کە ئەمڕۆ لە ناو نیۆلیبرالیزمدا سەروەری نەتەوەیی بە تایبەت کۆمەلگا بچووکترەکانی بە تەواوی لەناو بردووە یاخود ئەوە لە ژێر داگیرکاری ڕاستە و خۆ بێ لە ڕێگای سوپا و لە ڕێگای جەنگەوە تا دەگەینە ئێمە شۆڕشی ئۆکتۆبەر لە شۆڕشی ئۆکتۆبەردا کە کۆمنترن لە 1990 دەمەزرێ یەکێک لە بڕگە سەرەکیەکانی کۆمنترن و بەرنامەی کۆمنترن یاخود ئەگە بڕۆین سەری دۆکۆمنتەکانیان کەین هەڵدانەوەی پرسی کۆلۆنیالیە لەبەر ئەوە شەکە دەبینین لە چەپی
وڵاتان بەشێک لە وڵاتانی فرەنەتەوە بە هیچ جۆرێک باسی ئەو دۆکۆمنتانیان نەکردو کە لینین ئاماژەی پێکردوون لە ژێرناوی خەباتی ئەنتی کۆلۆنیالیدا یان خەباتی دژە کۆلۆنیالیدا چونکە لینین باش دەیزانیان کۆمۆنیستەکان باش دەیانزانی ئەگەر کۆمەلگایەک لە ژێر هەژمونی داگیرکاری کۆلۆنیالیستیدا بمێنێتەوە ئەوش کۆمەلگای هەمیشە لە ژێر ئاستی ناپەرەسەندندا دەمێنێتەوە واتە پەرەسەندنی ئەو کۆمەلگایانە بە یەکسان لەگەڵ کۆمەلگا سنتەرەکاندا یان لەو کۆمەلگایانەی نەتەوەیەک یان گروپێک باڵا دەستە بە یەکسان گەشە ناکە زۆر جار بیانووی ئەوە دەهێنەوە کە ئۆکەی ئەوەی لە حکومە بریتە لە بۆرژوازی یان سەرمایەداری کرێکاری ناوخۆیش دەچۆسێنێتەوە هاوکاتی کرێکاری گەلانی بندەست بەڵام ئەمان سەریەوە ناکەن کە دەبینێ بۆ نمونە ڕاستە وڵاتێکی وەکو فەڕەنسا بۆ نمونە کرێکاری خۆی چەساندۆتەوە وڵاتێکی وەکو بریتانیا بەبێ گومان کرێکاری خۆی چەساندۆتەوە بەڵام بۆ مانایە نایەت کە کرێکاری بریتانی سوودی لەو دەستکەوتانە وەرنەگرت بێت کە بەهۆی داگیرکاری لە هیندستانەوە هاتوون یان بەهۆی کۆلۆنیالیزمەوە هاتوون بەبێ گومان شەقامێکی لەندەن فەرقی هەیە لەگە شەقامێکی مومبای یان شەقامێکی تاران یان شارێکی ئەوەی کە ئێران کە زیاتر گەشە بەهۆی سیاسەتی کۆلۆنیالی ئێرانەوە لە ڕووی ئابووریەوە زیاتر گەشەی سندووە کرێکارەکەشی بەڕادەیەک خۆشتر دەژی لە کرێکارێکی سەرسنووری کوردستان کە ناچارە کۆڵبەری بک بۆ نمونونەکە کۆڵبەریش یەکسانە بە مردن هەڵبەتەوە دوایی دێنە سەر ئەم بابەت ئەنجام دەمێ باسیەوە کەم کە مەسەلەی کۆلۆنیالیزم هەر لە سەردەمی شۆڕشی ئۆکتۆبرەوە دەبێتە پرسێکی زۆر سەرەکی ناوتیۆری مارکسیستی تیۆر و خەبات پراکتیکی مارکسیستی ئێمە دەزانین لینین کتێبی لەبارەی ئیمپریالیزم وەکو دوا قۆناغی باڵای سەرمایەداری نووسیەوە بوخارین بە هەمان شێوە کۆلۆنیالیزم ئیمپریالیزم و ئابووری جیهانی نووسیەوە کە لینین هەر پێشێکی بۆ نووسیەوە بە یەکێک لە شاکارە مەزنەکانی ناو تیۆری مارکسیستی مێژی مارکسیستی دایدەنێ بەڵام هەر لینین بۆ خۆی لە 1990 بە دواوە دێتە سەر مەسەلەی خەباتی ئەنتی کۆلۆنیالیستی هەر لە 1970 کە پەیامی ئاشتی بۆ وڵاتان دەنێرن کە کۆجەنگ کۆتایی بێ هەر لەوێشدا داوا لە گەلانی بندەس و کۆلۆنیزەکراو دەکەن کە خەبات لە دژی کۆلۆنیالیزم کەن کەواتە مەسەلەی لەگەڵەوەی دژی ئیمپریالیزم بوون هاوکات دژی کۆلۆنیالیزمیش بوون اینجا دواتر کە ئێمە دەینە سەدەی 20ەوە ناوەڕاستی سەدەی 20ەوە بە تایبەتیش فەیلسوفانی کاریگەر بە مارکسیست کە ئەفریقین تیۆری ئەنتی کۆلۆنیالیستیدا دەڕژن یاخود لەوانە بۆ نمونە ئایمی سیزار و فرانس فانون کە دوو فیگەری سەرەکینە و مێژووی مارکسیزمن بەڵام جەنگی ئەنتی ئیمپریالیستیش بەرپا دەکەن یان خەکەم خەباتی ئەنتی کۆلۆنیالیستی ببوورە بەرپا دەکەن جا لەبەرەوە من دەمەوێت ئەوە باسکەم کاتێک گەلێکی سەردەست کۆلۆنیالیزم بەرپا دەکات وڵاتانی دیکە داگیر دەکات بەبێ گومان دەرفەت بۆ ئەوە دەخۆڵکێنەیە کە ئەم وڵاتانە بە یەکسان گەشە نەکەن و هەروەها بە جۆرێک لە جۆرەکان کرێکاران و خەڵکانی بندستی خۆشیان بەو دەستکەوتانەی کە لە تاڵانکاریەوە دەیهێنن بەڕادەیەک بێدەنگیان بکەن ئەگەریش بە مطلقی بێدەنگیان نەکەن بەڵام بەڕادەیەک بێدەنگیان نەکەن بەس ئێمە دەبینین مەسەلەی کۆلۆنیالیزم بە تەنها بریتی نیە لەوەی کە ئابووری ئەم وڵاتانە یان ئەم کۆمەلگایانە تاڵان دەکات دەرفەتی گەشە سندنیان لەدەسەنێتەوە بەڵکو بە پێچەوانەوە لە ناوخۆ پەرە بە تیۆرێکی ڕاستیستی بەرامبەر بە گەلانی کۆلۆنیزەکراوەدا وەکو دواکەوتو وەکو وەحشیگەر یانە خۆت وەکو مەترسی لەسەر کۆمەڵگای بەشەری لە قەڵەمیانەدا ئیتر دوای ئەوە بە ئەو ڕەوایەتیە بەخۆیەدا لەژێر پرۆسەی بە شارستانێتی کردنی ئەو کۆمەڵگایانەدا ئێمە دەچینە ئەوێ سوپاکانمان دەبینە ئەوێ بۆ ئەوەی هەم خۆیان پێش بکەون و هەمیش مەترسی لەسەر ئاستی جیهان و شارستانەتی جیهانی کەمکەینەوە بەڵام دەبینی ئەم تیۆرەوەها گەشە دەکات هەمیشە مرۆڤی کۆلۆنیزەکراو لە کۆمەلگا سەردەستەکاندا وەکو مرۆڤێکی دەرەجە دوو یان نزمتر دەبینرێ میشە تیۆری ڕاستیستی لەسەر بوونیاد دەندرێت تاقیکردنەوەی زانستی لەسەر دەکرێت ڕەشپێستێک بۆ نمونە لە ئەڵمانیای پێش نازیدا یان ئەڵمانیای قەیسەری سەردەمی ڤیلهێلمدا تەنانەت هەزارەها لێکۆڵینەوەکو مشکی تاقیگە سەیری کراوە هەتاکو ڕوخان هەتاکو دێ هەفتا و هەشتاش مرۆڤی ڕەشپێسەر بە چاوێکی ڕێسستیەوە سەیری کراوە بە چاوێکی ڕەگەسپەرسیەوە سەیری کراوە ئەمە جگە لەوەی دەرفەتیش لەوە دەسەنێتەوە کە لە ڕووی زەینیەوە لە ڕووی فکری و مێنتالیتیەوە یان لە ڕووی پەروەردەیی و کولتوریەوە کۆمەڵگایانەی کۆلۆنیالیزە کراون توانای گەشە سندنیان نەبێ بۆ نمونە توانای پەروەردەی پێشکەوتویان نەبێ بۆ مانایە ئیتر وای لێ دێت کە
هەمیشە ئەو ئەدەب و کولتور و هوەر و میراتە کولتوریای لە وڵاتانی کۆلۆنیالیستا بەرەم هاتووە هەمیشە بە چاوێکی پڕ لە ڕێز و شکۆ و مەزنەوە سیر بکرێت لەلایەن گەلانی کۆلۆنیزەکراوە پرسیارەکەی منەوەیە پرسیار نەیانی دەرەنجام گیریەکەی منەوەیە سەرمایه‌داری لۆژیکێکی هەیە بریتە لە داگیرکاری و کۆلۆنیالیزم دوجار ئیمپریالیزمیش وەکو لێنە ناویناوە دوا قۆناغی باڵاترین قۆناغی سەرمایه‌داریە بە هەموو ئەو دەرکەوتانەی بەدواشیدا دەمبریتە لە ڕاسیزم بە سوکسیرترکردن ماف بە خۆدان بۆ کوشتنی ئەویدی کە بۆ کوشتنی مرۆڤی کۆلۆنیالیزەکرا وەکو هەتا فەیلسوفانی دواتر یان مێژوونووسانی دواتر بە تەواوی جەختیان لەسەر کردەوە ئەگەر ئەڵمانیا لە باشوور و خۆرئاوای ئەفریقا کە ئەمڕۆ بە نامیبیا و تانزانیا ناسراوە کۆلۆنیالیزمی ئەنجام نەدابایە بە بێگومان ئەو دەرفەتە نەدەخۆڵقا کە نازیزم بێتە سەر حکم آخر خاڵی من ئەوەیە کە ببینین نازیەکان لە ژێرناوی لیب نسخاوم یاخود کردنەوەی فەزای ژیانی بۆ ئەڵمانەکان نەک بە ئەمە ئەڵمانیکردنی ئەو کۆمەلگایانە بەڵکو داگیرکردنی ئەم کۆمەلگایانە بۆ بردننی ئەڵمانیەکان و نیشتەجێکردن تێیاندا پرۆسیان ئەنجام دەکە ئێمە دەتوانین ئەو وشەیە بە سانایی ئایدۆلۆژیاکەی لە لای خۆشمان ببینینەوە بۆ نمونە تەمامیەتی ئەرزی لایێران بەڵام ئەم مەسەلەی لیب نسخاومە شتێک نیە نازیەکان دایان هێنابێ بەڵکو لە سەرەتای لە کۆتاییەکانی سەدەی 19 لە 1995 بۆ یەکەم جارە ئەو چەمکە لە ژێرناوی داگیرکردنی ئەفریقادا بەکاردێک ئەمەش پڕەتی لە ڕاهەندی یان باگراوندی ڕاستستی بەرامبەر بە مرۆڤی ئەفریقی هەتا تەنانەت بەرامبەر بە سلاڤەکانی ئەوروپای خۆرهەڵاتیش بەڵام کۆمۆنیستە ئەڵمانیەکان بە تەواوی ئەو تیۆرەیان ڕەت دەکردەوە بۆ نمونە بڕوایان وابوو ئەوە جگە لەوەی هەر سەرەتا لە پەرلەمانی ئەڵمانیا لە دژی کۆلۆنیالیزمی ئەڵمانی جەنگان لە ئەفریقا بەڵام لە سەردەمی نازیەکانیشدا کاتێک بە تایبەت بۆ نمونە یوگزلافیا داگیر دەکرێت کۆمۆنیستە ئەڵمانیەکان بەڕاستی دەچنە پاڵ پارتیزانەکانەوە بۆ دژی نازیزمی ئەڵمانی نەکرد ئەوەی کە ئەمە لێدانن لە نازیزمی ئەڵمانی بۆ ناوخۆ بەڵکو بە پێچەوانەوە ئەمە لێدانە لە هەژمونی کۆلۆنیالیستی شکە دەزانن بەبێ ڕابردووی هەتاکو ڕابردووی کۆلۆنیالیزم بە تەواوی تێک نشکێندرێ بە پێچەوانەوە نازیزمیش ئەگەری تێکشکاندنی کەمە لەبەرەوە ئەو بڕوایی پێی وایە کە کۆلۆنیالیزم گرنگ نییە یان ئەنتی کۆلۆنیالیزم گرنگ نییە تەنها خەباتێکی هاوبەش گرنگە کە بەرژەوەندی چینی کرێکار لە کۆمەلگاکاندا بە یەک دەنگ هاوارکەن چینی کرێکار یەکگرن بەڵام هەموو ئەم شتانە دیکە فرامۆشکە بە بێگومان نەدەتوانێت بەر بە کۆتایی بە دەوڵەتی سەردەست یان بە ڕژەمی سەردەست بهێنێ نەهەن دەتوانێت کۆتایی بە ڕاسیزم و بە فاشیزم بهێنێ و نەهەر دەتوانێت هیچ ئازادی و سربەخۆیی و یاخود مافێکی بنچینەیش بۆ گەلان و بۆ گروپە کۆمەڵایەتی مرۆیی و ئەتنیکی و نەتەوەیە بندستەکانیش بهێنێ فرامۆشکردنی تیۆری ئەنتی کۆلۆنیالیستی خزمەتکردنەوەیە بە هێشتنەوەی باڵادەستی گروپێکی یان ڕژەمێکی سەردەست لە هەر کۆمەلگایەکدا کە بە پرۆسی کۆلۆنیالیزمدا تێپەڕی بێ ئەوە ئەو ڕسمی ئەو بابەتەیەوە ئێوە داتان ناوە لە ناو فەیسبوکەکەی خۆشتانە هەیە تەبعانەوە من فقط وتم بەڵێ ئەوە هەم لەسەر سەفحەکەی ئێوە هەیە و هەمنیش شێرم کردووە لەسەر سەفحەکەی فەیسبوکی منیش هەیە نووسراوێکی زۆر بە نرخە داواکەم بینەران ئەگەر مەزالیان بوو بیخوێننەوە بەڵام چونکی کاتی زۆرمان نەماوە بابینە سەر مەسەلەی کورد هەموو کوردستان ئایا بە یەک جۆر هەڵس و کەوتیان کردووە لەگەڵ وڵاتانی داگیرکار یاکو جیاوازیەک هەیە لە بینی کوردەکانی ڕۆژهەڵات و باشوور و یاکو باکوور و یا ڕۆژاوا ئایا هەر بۆ خۆیان لەو بابەتەوە گەر بکرێت تەوزیحێک کورد بدەیت دوایی دینە سەر پێگە و جێگەی چەپی هەم وڵاتی داگیرکار هەم وڵاتیەوە داگیر کراوە لە ڕاستیدا لەبەرەوەی کورد لەگەڵ 4 دەوڵەتی جیاواز لە ڕووی جوگرافی کولتوری ئەتنیکی زمانی مێژووی جیاواز یان ئابووری جیاواز مامەڵەی کردووە
و لە ڕووی سەروەریشەوە یاخود لە ڕووی حاکمیەتیشەوە 4 وڵاتی جیاواز بووە خەباتەکانیشی گۆڕانی بەسەردا هاتووە بەرامبەر بە ڕژێمە ناوەندەکان حکومەتە ناوەندەکان یەک جۆر خەبات نەبووە ناکرێت بۆ نمونە ئەو خەباتەی لە باشوور ئەنجام درراوە بە هەمان شێوە خەباتە لە ڕۆژهەڵاتیش ئەنجام بدرێت چونکە بەهۆی ئەوەی کە عێراق لە کاتی دامەزراندنی ئەوە هەمیشە حکومەتە ناوەندیەکەی چونکە خۆشی لە ژێر دەستەی کۆلۆنیالیزم بووە یاخود ئەوەی کە بریتانەکان پێ دەڵێن مانداتی بریتانی هەمیشە حکومەتێکی ناوەندی لاوااستر بووە بەراورد بە ئێران و بە تورکیا و هەتا بەراورد بە سووریای دوای حکمی فەڕەنسی لەبەرەوە خەباتی کورد لە عێراق خەباتێکی ئاسانتر بووە تا ئەوەی لە ئێران دەگوزارێت کەواتە ناتوانانی لە وردەکاری مێژوویدا ناتوانانی بڵیت خەباتی گشتی کورد لە دژی کۆلۆنیالیزم بریت یان لە دژی داگیرکاری ئێمە خەباتێکی هاوبەش و یەکگرتومان لە دژی داگیرکاری بە ناوی خەباتی کورد نییە خەباتەکان پێویستە لە سیاقی وردەکاری کۆمەڵایەتی و مێژووی ئابووری و سیاسی هەر یەکێک لەو وڵاتانەی کوردی تێدا بخوێندرێتەوە نەک بەگشتی هەڵبەت ڕەنگە ئێمە لەو بەرنامەیە دەرفەتی ئەومان نەبێین بە وردەکاری باسی مەسەلەیە بکەین لە بابەت مەسلەی ئێرانەوە مەسلێ کە باسی ئێران بکەین هەرچەند بۆ خۆی وڵاتی ئێرانیش بۆ خۆی وڵاتێکی کولەنیاو کراو یا داگیرکراو بوو لەلایەن ئینگلیسەکان و دواتر ڕوسیەکان لە بەشی باکووری ئێران و بەڵام بۆ خۆشی نەتەوە ژێردەسەکانی خۆی داگیر کردووە و ژێردەستی هەناونەتەوە بەپێی ئاخرین ئامار کە لە ئێران دراوە کوردستان لە باری پیشەسازی و لە باری دەرفەت بۆ کاروانە لە ئێرانە لە پلەی خواردترینەتی ئەنی کرێکاری کورد مەجبورە بێ هەسێ بچێت بۆ شارەکانی تری ئێران بۆ ئیشکردن یا بچێتە دەرەوەی وڵاتی ئێران بۆ ئیشکردن و بۆ بتوانێت بژی بنەماڵەکەی پێک بێنێت هەرەوەی کە پیشەسازی تیا دروست نەکراوە هەر دواکەوتو ڕاگیراوە لەلایەن دەوڵەتی ناوەندەوە ئەمە بۆ خۆی تاسیری بووە لەم بابەتەوە تاسیری لەسەر هێزی سیاسی چی بووە هێزی سیاسی کە هەم لە بەشی کوردستان هەڵسوڕایی بووە هەم لە بەشی سەرتاسەریش لە ڕاستیدا دروستە ئەوەی کە ئێران ناتوانانی بۆ نمونە لە ناو پێناسەی کۆلۆنیالیزمدا وەکو بریتانیا فەڕەنسا بخوێنیتەوە بەڵکو دەکرێت بڵێ بۆ نمونە ئەوەی بە ئینگلیزی پێدەوترێت سیمی کۆلۆنیالیزم واتە خۆی نیمچە کۆلۆنیالیستە بۆ مانایە خۆی دەرەنجامی یاخود لە ژێر هەژمونی کۆلۆنیالیزم هاتۆتە دەرەوە بەڵام سیاسەتی کۆلۆنیالی پیادە کردوتەوە جارێکی دیکە ئەوەی کە کۆلۆنیالیستێکی ئەوروپی لەسەر ئەفریقا و لەسەر وڵاتانی عەربی و وڵاتانی موسڵمان بەکاری هێناوە ئێرانیش بە دیاریکراوی لەسەر کۆمەلگا پارالێلەکان یاخود کۆمەلگا تەریبیەکانی ناو خۆی کە تەریب لەگەڵ کۆمەلگای سەردەست گەشەیان کردو هەمان سیاسەتی بەکارهێناوە لەوانە سیاسەتی هەژارکردن سیاسەتی لە گەشە بڕینەوە یان بە ناگەشە سندویی هێشتنەوە سیاسەتی پیشاندانی مرۆڤی ئێمە کە باسی کورد دەکەین یان بە زمانی کوردی قسە دەکەین با بڵێن کورد چونکە بەتەنها لە ئێراندا کورد وەکوونەتەوە لە ژێر دەستەی ئێران نییە بەڵکو ئێمە عەرەب و ئازەریشمان هەیە لە هەمان کاتدا بەڵام من ڕێگا بە خۆم نادەم لە ئێستادا بوو ئەوان قسە بکەم ئەگەرچی هاوسۆزی و هاوخەباتیم بۆ هەموو کەسێک هەیە لە وڵاتەدا دژی ڕژێمی سەردەست بجەنگێ بەڵام ئەوان بە هیوام دەرفەتی خۆیان هەبێ و لە شوێنی خۆیاندا بێن لەسەر ئەم پرسە قسەکەن بەڵام من لەسەر کورد بە دیاریکراوی قسە دەکەم کە بۆ نمونە هەمیشە مرۆڤی کورد بە جۆرێک بەهۆی ئەوەی کە سیاسەتی ئێرانی سیاسەتێک بووە پیشەسازی سنترالایز بکات یان بە مەرکەزی بکە بە ناوەندی بکە ناوەندیشکی ئەو شوێنەی کە تێیدا فارس تێیدا بپلەی یەک باڵا دەستە یانەوەی فارسی زمانە بەپلەی یەک تێیدا باڵا دەستە بۆ مانایە کۆی سەرچاوەکانی ئەگەری گەشە سەندنی پیشەسازی بگوازێتەوە بۆ ناوچانەیان بە شێوەی مردویی لە ژێر زەویدا بیان هێڵێتەوە و زەمرۆیی و زە سروشتەکانیان بشارێتەوە بۆ ماوەیەک تاکو ئەوەی کە ڕێگانەدا ئەمە گەشە بکە بەڵکو لە بەرامبەردا بیانکە بە کۆمەلگایە کە ببنە یان ئاوارە
یاخو ئاوارە بۆ سنتەرەکان یان ئاوارە ببن بۆ ناوچە پیشەسازیە گەورەکان کە بەبێ گومان ناوچە کوردیەکان نین یاخود ئاوارەی سەر سنوورەکان بن سنوورنشین ببنیان ئەوەی کە ببنە فەرمانبەری دەوڵەتی تەنها ئەو دەرفەتانەی کە بۆ کوردەکان هێڵشراوەتەوە لە پرۆسی بەشداریکردنیان لە پرۆسی ئابووریدا لەو سێ خاڵە تێناپەڕێ کۆچکردن بۆ ناوەندەکان یان بۆ دەرەوەی وڵات بۆ وڵاتانی ئەوروپا بۆ هەرێمی کوردستان یان بۆ تورکیان بۆ شوێنێکی دیکە یان سەرسنوور نشین بوون بۆ کاری کۆڵبەری ناچارکردن بە کاری کۆڵبەری کە دەتوانی بە کاری دۆزەخی جەهەنەمی ناوی ببیت کە مرۆڤێکەوە ئامادەیە بۆ ئامادەکراوە بۆی بکوژرێ لە هەر هەموو سات و کاتێکدا ئەمەش ئاوێنەی دڕندەیی حکومەتی ناوەندی پیشان دەدات نەک ئەوەی کە بەڵام ئێمە دەبینین لە میدیای ئێرانیدا هەمیشە کۆڵبەر وەکو تاوانبارێک پیشان دەدرێت بەڵام وەکو مارکسیش جەختی لێ کردێتەوە سەبارەت بە ڕاپەڕینی هیندیەکان دژی حکومەتی بریتانیا یان زۆر بەسانایی دەڵێ ئەگەر هیندیەکان هەر پەلامارێکیان بۆ سەرسوپای بریتانیا ئەنجامدا بێگومان ئەمە ئاوێنەیەکە دەتوانین دڕندەی حکومەتی بریتانیا حکمی بریتانی ببینین تێدا زۆر بەسانە جا لەبەرەوە یاخود ئەوە ببنە فەرمانبەری دەوڵەتی یان ببنە ئەڵقەلەگوێی دەوڵەتی ئەوانەی کە دەبنە فەرمانبەری دەوڵەتی مەرجنی ڕاستەوخۆ لە کوردستاندا ببن بە لایەنگری ڕژێم بەڵام بەشێک بە بێگومان بەشێک لە خەڵک لە هەموو کۆمەڵگاکاندا دەبن بە لایەنگری ڕژێمە سەردەستەکان بەڵام بۆ مانایانە هەمویان لایەنگری ڕژێمن بەشێک لە خەڵک تەنها بێدەنگی هەڵدەبژێرێ لەبەر ئەوەی کە مانەوەی لە ژیانی ئاسایی و سروشتی خۆیدا گرنگترە لەوەی کە بتوانێت قسەکە زۆر بتوانێت بە دژی ئەو ڕابپەڕێیان قسەکەیان قبوڵی نەکات چونکە بەر لەوەی مرۆڤ پێویستی بە ئایدۆلۆژیا و فەلسەفە بە پێویستی بەنان هەیە پێویستی بە سەرپەنا هەیە بەڵام حکومت ناچاریان دەکە ئەم مرۆڤانە لە پێناوی مانەوەیاندا یان بێدەنگی هەڵبژێرن یان ببنە لایەنگری ڕژێم جا لەبەرەوە سێ ئەگەرەی بۆ هێنێشێتەوە لەناو ئەو سێ ئەگەرەشدا دەرفەتی گەشە سەندنی کولتوری و پەروەردەیی و مەسەلەی کۆمەڵایەتی وجودی نییە لە مەسەلەی گەشە سەندنی واتە ئەوەی مارکس ناوی دەنێ سەرخان وجودی نیە چونکە مادام تۆ ژێرخانەکە وێرانە بە بێگومان سەرخانیشێت هەر وێرانە جا لەبەر ئەوەشە ئەم وێرانبوونەی سەرخان یان ئەم ناگەشە سندویەی سەرخانیان بوارە کولتوریەکان و ئەمانە لە میدیا یاخود لە میدیای گشتیان لە دەستگای ئایدۆلۆژی دەوڵەتی سەردەستدا وەها تەرجەمە دەکرێت وەها ئاوێنەدانەوەی بۆ دەکرێت کە ئەم مرۆڤانە بە سروشتی دواکەوتوترن لە مرۆڤی باڵادەست یان لە مرۆڤی کۆمەڵگای باڵادەست یان لە خەڵکی نیشتەجێ بۆ نمونە هەمیشە ڕاستە تارانیەک دەکرێت لە سمنانیەک دەکرێت لە هەمەدانیەکیش باڵادەستر و شارستانێتی تر بێ هەر ئەوەی کە تەهران شەهریە و هەمەدانیەک شەهرستانیە ئەمە نیشانەیەکە کە کۆمەلگای ئێرانی تەنانە لە ناوخۆشیدا ئەم پارادۆکسانی تێدایە بەڵام ئەوەی کە کوردێک وەکو کورد هەمیشە لە نیگای ئێرانیدا وەکو مرۆڤێکی بچووکتر یاخود ئەو خەسڵەتە نەرمترانەی کۆلۆنیالیزم بەکاردەهێنرێ وەکو میواندۆز وەکو عشیرەیی وەکو بۆ نمونە شەڕوال لە پێ یان کۆمەڵێک لەم چەمکانێک کە بە تازایی دانێناوەیان بێ ئیرادەکردن یان ئەوەی دەسەڵاتی خۆ دەربێنیان نییە دەسەڵاتی داهێنانی فکریان نیە بۆ نمونە لە ئێلە لە ناو کووردا سعدی هەڵناکەوێت لە ناو کووردا حافزی شیرازی هەڵناکەوێت لە ناو کووردا مەولەوی و مەسنەوی هەڵناکەوێت چی و هەتا دوایی و ئەمانە ئەمە لە پرۆسەیەکی مێژووی دەردەهێنرێت دەکرێتە پرۆسەیەکی سروشتی بۆ مانایە والێک دەدرێتەوە مرۆڤی ئێرانی فارسی زمان بە سروشت مرۆڤێکی پێشکەوتوتر و بلیمەتر و شارستانترە بۆیە حافزی تێدا سەر هەڵدەدات بەڵام لەبەرەوەی کوردەکە ناشارستانترە لەبەرەوە مرۆڤەکەی دەبێتە کۆڵبەریان دەبێتە پیاوی و پیا و ژنی حکوومەت بەڵام ئەمە هەمووەمانە لە پرۆسەیەکی زەمەنیدا لە ناو مێژوودا دروست دەبن دەرەنجامەکەشی ئەوەیە کە سیاسەتی ئایدۆلۆژی دەوڵەت ئەوەیە کە ئەم کۆمەڵگایانە لە خوار هێڵی هەژاری و گەشە سندوی بهێڵێتەوە تا بتوانێت بیان کا بە پاشکۆ لە میدیاکانیشیدا دەستگای ئایدۆلۆژیەکانیشی داوکو مرۆڤی نزمتر لە قەڵەمیاندا کە ئامادەی کوشتن لێرەوە ڕاسیزمی تۆ دەتوانی ناوبنی ڕاسیزمی ئێرانیش بەرامبەر بە مرۆڤی ئەوی دیکە دەستی بەکردو کاک پێشە و کاتم زۆر نەماوە با بێمە سەر ئەوەی کە چەپی ئێرانی زۆر جار هەوڵی داوە و ئێوەش بۆ خۆتان لەو نووسراوەشتانە ئاماژەتان پێ کردووە کە چەپی وڵاتی ژێردەست یا داگیرکراو بە ناسیۆنالیزم بناسێنێ ئێوە بۆ خۆتان نمونەتان هێناوە لەو بابەتێشەوە قسە بکەم بۆچی وایە بۆچی ئەم چەپە کە بەجێگەیەوە ببێ بە هاوپەیمان لەگەڵی بەرگەیەوە
مافی دیاریکردنی چارەنووسی بۆ سلمێنێت هینی تانەی ناسیۆنالیزمی لێ ئەدات. هۆکارەکەی چییە؟ لە ئەڵمانیای نازیدا خەباتی گەلە بندستەکان وەکو خەباتی دوژمن لە قەڵام دەدرا، ئەوی دیکەی دوژمن، ئەمەی دۆستە ئەوەیە کە لە دژی دوژمن دەجەنگێ. هەمیشە لە وڵاتە سەردەستەکاندا پێویست بە ئامرازێکی ئایدۆلۆژی دەکات کە خەباتی یەکسانی خوازی، خەباتی دادپەروەری و سربەخۆیی براندێکی لێ بدرێن، مۆرکێکی لێ بدرێن، بەرچەسپێکی لێ بدرێت. لەبەرەوەیە کە دەبینی لەو ناوچەیەدا ناسیۆنالیزم باشترین دەرەنجام بۆ بەتایبەتیش لە ناوکووردا بەهۆی شکستی حکومەتی کوردستان، حکومەتی هەرێمی کوردستان کە دوو حزبی سیاسی لە کوردستان دەسەڵاتیان بەدەستەوە گرت و لە ئیداری و لە بەڕێوەبردننی ئیداری و پێشکەوتوخوازی و هەموو ئەمانە شکستیانێنا، شەڕی ناوخۆیان ئەنجامدا و هەموو ئەمانەمەش بوو بە دەستکەوتێکی باشتر بۆ بەشێک لە چەپە ئێرانیەکان تا بێن بۆ نمونە بڵێن ناسیۆنالیزمە ئەمە دەرەنجامەکەیەتی. بەڵام وەکو مارکسیستەکانیش باسییان کردووە دوو کێشە لەم پرسەدا هەیە. یەکپرسی یەکەم کێشەکە ئەوەیە کە هەمیشە چەپی ئێرانی تیۆری مارکسیستی بۆ کورد داڕشتووە، هات کە هاتۆتە ناو کوردەکانەوە. من ئەوەندەی ئاگاداری مێژووی چەپ بم، ئەوەندەی ئاگاداری چونکە چ بە زمانی کوردی چ بە زمانی فارسیش ئاگادار بوو بێتم لە ناو کوردەکاندا تا ئێستا دەگمەن لێی بترازێ نەمبینیوە کوردێک لەژێر لە دەرەوەی هەژمونی چەپی ئێرانی بتوانێت تیۆری مارکسیستی ڕاستەوخۆ دابڕێژێ. لەبەر ئەوە یان چەپە ئێرانەکە بۆی داڕشتووە یان بە فیلتەری ئەودا تێپەڕیوە. ئەوەی بە فیلتەری ئەویشدا تێپەڕیوە ئەوەیە کە دەبینی ئەمانەی پەیوەندیان بە خەباتی ئەنتی کۆلۆنیالیستی سربەخۆیی یان بەوەی یەکسانکردنی ناسیۆنالیزمی بندەست بە ناسیۆنالیزمی سەردەستکەلێنین بەکارێکی دەبنگانەی دەزانێت، بەکارێکی گەمژانشی لە هەتە وشەی گەمژە بەکاردەهێنە دەزانێت. ئەمانە هیچی نەهاتۆتە ناو کۆمەڵگای ئێرانیەوە. ئەمە ناسیۆنالیزم خەباتی سەربەخۆی بە ناسیۆنالیزم تۆمەتبار دەکەن بۆ گەلانی بندەست بەکاری دەهێنن. مەسەلەی ناسیۆنالیزم بۆ نمونە هیچ کاتێک بە حکومەتی ناوەندی ئێرانی ناڵێن حکومەتێکی ناسیۆنالیست، یان بۆ نمونە بە هیچ جۆرێک ئەوان نەن ئایدۆلۆژیای کۆلۆنیالیستی کە فاشیزمی لەسەر بنیاندراوە ئەو ئایدۆلۆژیا پێدرێت تەمامیەتی ئەرزی. هەتا ئیستا بۆ نمونە هیچ چەپێکی ئێرانی ڕەخنەی نەکردو بڵێن من ئەو ئایدۆلۆژیای هەڵدەوەشێنەوە، من باوەڕم بەم ئایدۆلۆژیایە نییە. لەبەر ئەوەیە کە بۆ بێبەهاکردنی خەباتی کوردەکانیان خواستە کۆنکریتی و دیاریکراوەکانی کوردەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان دێن هەر جۆرە خەباتێک بۆ خەباتی کوردی یان بۆ خەباتی هەتا کرێکاری کوردیش تەنانەت ئەگەر بڵێ من دەوڵەتێکی کوردی کرێکاریم دەوێت بۆ نمونە دەوڵەتێکی کۆمۆنیستی کوردین دەوێت ئەمەش دەخەنە پاڵ ناسیۆنالیزمەوە یان من کۆمەڵگایەکم دەوێت کە تەنانەت فول کۆمۆنیست بێ هەتا ئەگەر مارکسیش بێ حکمی بکە هەر دەچێتە پاڵ کۆلۆنیالیزمەوە چونکە چییە چوارچێوەی تەمامیەتی ئەرزی دەشێوێنێ. ئەمان بەشی هەری زۆری چەپی ئێرانی بۆ نمونە خەباتی ئەنتی ناسیۆنالیستی لە ناو گەلە بندەستەکان دەست پێ کردووە، نەک لە تاران، نەک لە ناو مرۆڤی فارسی زمان خەباتی ئەنتی ناسیۆنالیستی دەست پێ بکە، بەڵکو خەباتی دژە ناسیۆنالیستی و بە شەرمەزاریدانانی ناسیۆنالیستی ڕێک لە ناو کوردەکاندا دەست پێ کردووە یان لە ناو ئازەری و عەرەبەکاندا دەست پێ کردووە. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەمان هەمیشە لە چوارچێوەی ئێراندا بمێننەوە، هیچ خنەبنە خاوەنی هیچ جۆرە سیاسەتێکی سەربەخۆی اینجا چه سیاسەتی ناسیۆنالیستی بێت چ سیاسەتی کرێکاریش بێت. ئێستا هەر گەڕێمە نمونەی کۆمەڵە بێنینەوە مادام بەرنامەکە ژناوی کێشەکانی کۆمەڵەیە و هەتا دوای ئەمانە یەکێک لەو هۆکارانەی کە کۆمەڵە نەیتوانیوە ببێ بە خاوەنی سیاسەتێکی سەربەخۆی تەنانەت کرێکاریش بۆ کرێکار و زەحمەتکێشی کوردستان یاخود نەتوانێت خاوەن خەباتێکی ڕوونیان گوتارێکی ڕوونی مارکسیستی بێ، هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە نێوان دوو بەرداشدا دێت و دەچێت. ترسێک لەوەی بە ناسیۆنالیست لە قەڵم بدرێ کاتێک باسی کرێکاری کوردەکە، ترسێک لەوەی لە ژێرناوی ئێراندا خەبات بکە. لەبەر ئەوە شەکە هاتنی کۆمۆنیستە فارسەکان و بڵاوکردنەوەی گوتاری ناسیۆنالیستی شەرمەزاریە بۆ بەشەریەت لە ناو کۆمەڵەدا. کۆمەڵی بڕوام وایە دابش کردووە بۆ سەر ئەم هەموو پارچە بچووکانەی کە بە بەردەوامی تا ئەمڕۆ شەڕێت بەشێکی زۆر بە بێگومان لە ناو هەر ئەوەی کە مەنسوور حکمەت کاتی خۆی دیاری کردو مەسەلەی لە ناو کۆمەڵەدا سێ گەرایشێکی ڕێفۆرمیستی، گەرایشێکی ناسیۆنالیستی، گەرایشێکی کرێکاری کۆمۆنیستی کرێکاریە کە ئێمە ڕابەرایەتی دەکەین. هەر ئەمە خۆ بەخۆ
جۆرێک لە جۆرەکان بەرچەسب لێدان و مۆرگ لێدانن لەوەی کە من شتێک نیم تۆ دەمکەی بەم شتە بۆ نمونە یان وەکو نووسەرێکی جوولەکەی ئەڵمانی دەڵێت ئێمە نەمان دەویست جوولەکە بین هیتلەر بە زۆری زۆرداری ئێمە کرد بە جوولەکە منسوور حکمت کاتێک هات ئەم بەرچەسپانەی لە کۆمەڵە لەناو کۆمۆنیزمی ئێرانیدا بە زۆری زۆرداری دابەشی کردنی بەم مەسەلەیە ئەوەی کە نەبی بە خاوەنی سیاستێکی سربەخۆ تەنانەت ئەگەر سیاستەکەشت تەواو مارکسیستی بێ ئەگەر تەنانەت سیاستەکە تەواو کۆمۆنیستی بێ تۆ هەر ئەوەی کە ناوی کرێکاری کورد بهێنی بەرچەسپی یان مۆرگی ناسیۆنالیستی لێدا لێرەوە دەبینی سیاسەتی کۆلۆنیالیزم چۆن ڕیشەکانی لەناو چەپیشدا ماوەتەوە هەتا من دەزانم کە لە سەردەمێکدا منسوور حکمت باسی لە مافی چارەی خۆنووسینی کورد کردووە گومان لەوەدانێ بەڵام لە سەردەمێکدا باسی لەمە کردووە بەڵام دوایی چۆن هەڵوێستەکانی گۆڕاوە باشە ئەگەر باسی مافی چارەی خۆنووسینی کوردەکە ئەی هەڵوێستی بەرامبەر بە ناسیۆنالیزمی فارس چییە هەڵوێستی بەرامبەر بە تەمامیەتی ئەرزی چیە ئەگەر کۆمۆنیستێک لەسەر زەوی کۆمۆنیستێک لەسەر ئەم زەویە ما بێتەوە بەرگری لە چوارچێوەی کۆلۆنیالیستی کۆمەلگایەکە ئەم مرۆڤە بەشداری لە بەرەمهێنانەوەی کۆلۆنیالیزم و داگیرکاریدا دەکات بەشداری لە ڕزگاری خوازیدا ناکە هەتاکو هەر کۆمۆنیستێک بە ڕاشکاوی بە ڕوون و ڕاشکاوی نەڵێ من چوارچێوەی کۆلۆنیالیستی ئەم دەوڵەت نەتەوەیە کە خۆمی لێ هاتووم ڕەت دەکەمەوە تۆ ناتوانانی متمانە بەم کۆمۆنیستە بکەیت ئەو کۆمۆنیست ئەو کات قابلی متمانەوەی لینین لە 1970 کردی لە 1950 دا 1970 کردی تا ئەمڕۆ ئێمە دەبینی ئەو کۆمەلگایانەی کە تیاندا کۆلۆنیالیستن مرۆڤ و گروپی دیکەی مرۆیی و ئەتنیکی و نەتەوەیی بە ژێردەستەیی ماونەتەوەیان گروپی کۆمەڵایەتی دیکە چەپەکانیان دەبینی بەڕوونی چوارچێوەی دەوڵەت نەتەوەی خۆیان کە لێوە هاتوون ئەو زمانی خۆیان لێواتن نەخسۆتە ژێر پرسیارەوە تحدایان نەکردەوە بەڵکو و پروپاگەندەی ئەنتی ناسیۆنالیستیان ڕێک لەناو گروپە بندستەکاندا ئەنجام داوە کاتم نەماوە بەڕاستی چونکی لە پێشکەکە باسەکەمان زۆر درێژەی کێشا بە کورتی ئەبێ چی بکرێ بۆ ئەوەی ئەم بینی کۆمونیستەکانی وڵاتی داگیرکرد لەگەڵ کۆمونیستەکانی وڵاتی ژێردەست یا وڵاتی داگیرکرا و پەیوەندێکی چڕوپڕ بێت زۆر بە کورتی ئەگەر بکرێت چی بێ بۆ ئەوە هاو پشتیەکە بەردەوام بێت ئەبێت چی بکەن هەردوو لا زۆر ئاسانە واز لە ڕابردووی کۆلۆنیالیستی بێنن زۆر بە ئاسانی متمانەیەک لە بینی کۆمۆنیست و کرێکارانی یان چەپەکانی گەلان و کۆمەڵ و گروپە بندەستەکاندا دروستکەن زۆر بە ئاسانی یەکەم کارکە بیکەن ئەوە نییە بێن بانگەشەی ناسیۆنالیزم شەرمەزاریە بۆ بەشەریەت لە ناو گروپە بندەستەکاندا بکەن بەڵکو بۆ دروستکردنی متمانە ئەوەیە کە چوارچێوەی کۆلۆنیالیستی ئیمپریالیستی وڵاتەکەی خۆیان بخەنە ژێر پرسیارەوە دەوڵەت نەتەوەی خۆیان ڕەتکەنەوە ئەو کاتە دەکرێت بێ متمانە دروست بکرێ بۆ ئێران فیدراسیۆنێکی سۆسیالیستی نییە تا من لە ژێرناوی خەباتی ئەنتی ئیمپریالیستیدا لە ناو چوارچێوەی ئێراندا بمێنەوە لە کاتێکدا من دەچەوسێنێتەوە هەتاکو من ناوەندی ئێران لاواز نەکەم حکومەتی ناوەندی توانای خەباتی ئەنتی ئیمپریالیستیشم نییە چەپی ئێرانی مادام چەپە قسەکەمان لەسەر چەپی ئێرانیە بۆ دروستکردنی متمانە بۆ دروستکردنی هاوپەیمانیەک تێکی ڕاستەقینە لە بینی چەپی کورد و چەپی ئێرانیدا دەبێ واس لە سەروەری بوون یاخود ئەوەی بە زمانی کوردی پێی دەڵێن ئاغایەتیکردن یان برایەتیکردن یان براگەورەتیکردن بەسەر چەپی کوردەوە بێنە لە قەناعەتی کولی خۆیەوە وەکو کۆمۆنیستێک باوەڕ بەوە بێنێ کە هەردوو کۆمۆنیستەکە یەکسانن یەکەم هەنگاو پێش ئەوەی ناسیۆنالیزمی کورد ڕەت بکاتەوە ناسیۆنالیزمی دەوڵەتی باڵادەستی خۆی ڕەت کاتەوە چوارچێوەی تەمامیەتە ئەرزەکەی ڕەت کاتەوە بە گوتاری فەرمی اینجا ئەو کاتە دەکرێت متمانە دروست بکرێ و کاری هاوبەش بکرێ تا ئەو ڕۆژەی ئەمە ڕوونەدا بڕۆم وای ئەم کێشانە لە ناو چەپی کورد و چەپی ئێرانی هەر بەردەوام دەبن یەک مەسلەی کێش من لە ئاخیری قسەکە بڵێم کە حتمما ئێوەش قبولتانە ئەوەش بیسەلمێنێ کە ئەو نەتەوە مافی دیاریکردنی چارەنووسی خۆی هەیە تا ئاسیزیایی و پێکەنانی دەوڵەتی سەربەخۆ کاک پێشڕە و زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا هەوڵە دەین لە دەرفەتی ترا حتمما لە خزمەت تا بین و گوێ لە بابەتەکان کە نووسیوتە و لەو بابەتەوە حتمما زۆر لێکۆڵینەوەت کردووە بگرین زۆر سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەیەدا سپاس بۆ ئێوەش بینەرانی خۆشەویستی بەرنامەی دیالۆگ بەم جۆرە هاتینە کۆتایی
ئەم جارەی بەرنامەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر شەو ڕۆژێکی خۆشتان بۆ باوتە خوازم.